بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵم کە دەگەمەوە خزمەتتان لە درێژەی درێژەدان بە بەرنامەکانی ڕۆشنایی لە خزمەتی جەنابی مامۆستا عەلی باپیری زانا و بیرمەن. بەڕێزان و خۆشەویستان، جێخۆیەتی کە ئەوە وەبیر بهێنمەوە کە ئێمە لە درێژەی 29 ئەڵلقەکانی ڕابردوو لەسەر باس و بابەتەکانی مسلمانێتی ڕاست و ساغ ڕۆیشتین. بەڕاوێژ لەگەڵ جەنابی مامۆستای کۆمەڵێک بابەتی دیکەمان هەڵبژاردوون وەک بنەما کە تایبەتن بە کۆمەڵێک بنەما لە تایبەتمەندیەکانی ڕێبازی جەماوەری مسلمانان کە دیارە من سوود وەردەگرم لە نووسین و تێز و بیر و هیزر و فکری جەنابی مامۆستا عەلی باپیر بۆی پرسیارەکانی تێدا هەڵێنجم و دواتریش جەنابی مامۆستای ڕۆشنایی دەخاتە سەر ئەم پرسیارانە. جەنابی مامۆستا یاخوا بەخێر بێی. سپاس مامۆستا محەممەدی، بەش بەخێر بێن خۆت و هاوکارانت. وەک ئاماژەم پێدا دیارە ئەم کۆمەڵێک بنەما هەن کە جەناب نووسیوتن لە نێو پەرتووکەکاندا. پرسیاری یەکەممان یاخود ناونیشانی بەرنامەی ئەم جارەمان کە ئەڵلقەی 37 لەسەر کۆبوونەوە و پەرتەوازە نەبوونە. بەڵام بەر لەوە من دوو پرسیار دەکەم. پرسیاری یەکەمیان لەسەر بابەتێکە کە زۆر داکۆچی تێدا لێ کردووە، ئەویش بابەتی پرۆسەی کارلێکی عەقڵ و هۆشە لەگەڵ وەحی پەروەردیگار و خوێندنەوەیەکی دروست بۆ واقع کە باست کردو ئەگەر بێت و بەم شێوەیە عەقڵ و هۆش لەگەڵ وەحی پەروەردیگار و خوێندنەوەی دروست بۆ واقع بکرێ، کۆمەڵگەی مسلمانان بە ئاڕاستەیەک دەڕۆن کە بەرەو پێشچوونە، بەڵام بە پێچەوانەیەوە بێ واتە وەحی نادیدە بگیرێ لەم بابەتەدا، مسلمانان لە حاڵەتێکی ئێستادا دەبن. دەمەوێت ڕۆشناییەک بخێ سەر ئەم بابەتە. الحمد لله رب العالمين، وصلى الله تعالى وسلم وبارك على حبيبنا وشفيعنا وقائدنا مقتدانا محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين. مامۆستا محەممەد، کارلێکی نێوان عەقڵ و هۆش و وەحی خوای پەروەردگار کە بەکارهێنان عەقڵ و هۆش واتە هەم بۆ لێ تێگەیشتنی وەحی بە شێوەیەکی ڕاست و دروست، هەم بۆ خوێندنەوەی واقع، تەماشاکردنی واقع و پێ ئاشنابوونی بەو شێوەیە کە واقعەکە هەیە، نەک بەو شێوەیە کە لەگەڵ خەیاڵ و خولیای ئەو کەسەدا دەگونجێ. ئەوە واتە ئەو کارلێکە بەو شێوەکە وەسفم کرد هەمیشە پێویستە و پێویست بۆ دینداریکردنێکی ڕاست و دروست. خوا سوبحانە وتەعالە کە مرۆڤی لەم سەرزەویە داناوە کۆمەڵێک شتی پێداوە بۆ ئەوە کە هاڵسوکەوت و ڕەفتارێکی ڕاست و دروست بکە، هەم لە خزمەت خوادا، هەم لەگەڵ دروستکراوەکانی خوادا، هەم لەگەڵ خەڵکدا و لەگەڵ ژینگەدا، لەگەڵ دەوروبەریدا. یەکێک لە گرنگترین ئەو نیعمەتانەی کە پێداوە بریتێ لە عەقڵ. عەقڵ خاڵی هاوبەشی نێوان هەموو مرۆڤەکانە. بۆ من جێی پرسیارە کە بۆچی زانایانی یۆنان، فەیلسوفەکانی یۆنان کاتی خۆی ئینسانیان بەوە پێناسە کردووە الئینسان حەیوان ناطق بە عەرەبی، واتە مرۆڤ ژیاندارێکی گۆیایە، دەتوانێت قسە بکە. بەتەئکید نوتق و قسەکردن یەکێکە لە ئیمتیازە زۆر گەورە و گرنگەکانی مرۆڤ، بەڵام پێم وایە لە پێش گۆیابوون و قسەکردندا عەقڵ دەبوایە بڵێن الئینسان و بۆی کە جایکەنەوە لە باقی ژیاندارانی دیکە حەیوان و ناطق، کە وشەی حەیوانی هەر پێم وایە هەر زیادە بە بۆچوونی من، چونکە حەیوان بۆ هەموو ژیاندارەکانی دیکە بەکاردێنرێ کە بەهرەمەندی لە عەقڵ، لەبەرەوە گوتبایان الئینسان و کائین عاقل یان مەخلوق عاقل، ئەوە زیاتر جێی خۆی دەگرت. ئەڵبەتە من جاری کەس باسم کردووە هەرگیز لە بەرامبەر ئەو چەمک و واتا و دەستەواژە و شتانەدا کە بوون، جا لە فەیلسوفانەوە بن، لە شەرعزانانەوە بن، مادام دەرهاویشتە و بەرهەمی عەقڵی مرۆڤە،
هەرگیز لە بەرامبەریاندا تەسلیم نابم واتە بە مسلەمی و بە سەلمێنراوی خۆمیان ڕادەستکەم ئەوانش بیریان کردوێتەوە وەکو ئێمە دەگونجێ لە شتێکدا نەیان پێکاوێ سا تۆ بچۆ لە هەرچیز زانانی منطقزان بپرسە هەمووی هەر دەڵێ بەڵێ ئینسان و حیوان و ناطق بۆ گەڵێ ئینسان کائن و عاقل باشتر نییە یاخود الئینسان و کائن ضاحک خۆ هەر مرۆڤی پێ دەکەنێ هەروەها یعنی بۆیە گەورەترین نیعمەت کە خوا بە مرۆڤیدا و جای کردوێتەوە لە ژیاندارێکی کە بریتێ لە عەقڵ یەکێک بۆی هەیە بڵێ ئەی خۆ مێشەنجووینە شتی زۆر وردەکاری دەکا هەروەها مێرولە مۆریانە پەپولە هەموو ئەو تەیر و تووەڵانە هەموو زیندەوەرەکان وەکو خوا دەفەرمێ لەسەر زمانی موسى عليه الصلاة والسلام لە وەڵامی فرعوندا کە گوتی فمن ربكما يا موسى قال ربنا الذي أعطى كل شيء خلقه ثم هدى پەروەردگارمان ئەو زاتەیە بوونی بە هەموو شتێکدا هەموو شتێکی هێناوەتە دی ثم هدى دوایی ڕێنمایی کردووە چۆن بەڕێوە بچێ یاخود ڕاستەڕێی کردووە وأوحى ربك إلى النحل پەروەردگارت وحی نارد بۆ هەنگ أن اتخذي من الجبال بيوتا ومن الشجر ومما يعرشون ثم كلي من كل الثمرات فاسلكي سبل ربك ذللا يخرج من بطونها شراب مختلف ألوان فيه شفاء للناس إن في ذلك لآية لقوم يتفكرون خوا وحي نار بو هنگ وحي ما بس في أو وحي كبو پیغمبران دي بتأكيد نخير نا يعني خوا هنجي فير كرت خوي وحي لزماني عربي دا قلتري الإشارة السريعة يا صوت خفي بوينا دنجي خشل وحي في دا قلتري دنجي خشلي آفرتان هذا دنجي كبها وحي بمعنى آما جديد وأوحى إليهم أن سبحوا بكرة وعشية فخرج على قومه وأوحى إليهم أو زكريا دوای که سێ دەمی بەسترا وەکو معجزەیە کە خوای یحیای پێدەدا گوتی پەروەردگارم نیشانەیەکم پێ بدە فەرمووی ئایەتک ئەلا تکلم الناس ثلاث ليال سوية دوای فخرج على قومه من المحراب فأوحى إليهم يعني أشارة ئاماژەی بۆ کردن کەواتە یەکێ بۆی هەیە بڵێ خۆ ئەو ژیاندارانەشتی زۆر وردەکاری دەکەن ڕاستە بەڵام ئەوان بە عەقڵ نایکەن بەڵکو بەو سیستەمەی کە خوا لە نێویاندا دایناون ئەو سیستەمەیە وەکو چۆن کۆمپیوتەرێک زانیاری پێدەدەی ئیدی تۆ چیت پێداوە پێداتەوە بەڵام مرۆڤ دەتوانێت ئیبداع بکە داهێنان بکە مرۆڤ دەتوانێت شتی تازە دابێنێ نەکەر وەکو هەنگ و مێرولە و تەیر و تواڵ و ئەوانە بەپێی غەریزەی خۆی بەڕێوەچێ بەتاکید مرۆڤیش غەریزەی هەیە بەڵام عەقڵیشی هەیە دەتوانێت دەستکاری غەریزەکانیشی بکە ئەتوانێت بیستوە لە ئەوروپا و ڕۆژاوایە پیاوی وای خۆی کردوتە ژن و ژنی وای خۆی کردوتە پیاو لە نێو ئاژەڵاندا شتیوات بیستووە نابیستی بۆ ئەوان مەحکومی غەریزەکانی خۆیانن هەڵبەتە ئەو غەریزەی کە خوای تەعالا ئەوانی پێوە پابەند کردووە دەیان پارێزێ لە لادان و ئەوە یا مەسەلەن ژیانداران لە فەسڵی خۆیدا نەبێ زاوزێ ناکەن لە کاتی خۆیدا لە فەسڵی خۆیدا و هەر کامێکیان لەگەڵ مێیە خۆیدا زاوزێ دەکا ئەوە نییە ئەوە بێ بە وەکو لە ئەوروپا و ئەمریکا و جێندەر و مێندەر و ئەو بەزمە ڕزمان داهێناوە لادانە لە فیتڕەت و لە ناخ و لە سروشتی مرۆڤ جا مەبەستم عەقڵ یەکێکە لەو نیعمەتە گەورانەی کە خوا بە مرۆڤی داوە بۆی کە هەم بەهۆی عەقڵەوە وحی وەردەگرێ و بەهۆی عەقڵیشەوە لە وحی تێدەگا و بەهۆی عەقڵیشەوە جارێک کە وحی جێبەجێ دەکا واتە خوا عەقڵی بە مرۆڤ داوە کە سێ جاران وحی پێویستی بۆ عەقڵ هەیە جاری یەکەم بۆی وەریگرێ وەری بگرێ وإنه لتنزيل رب العالمين نزل به الروح الأمين على قلبك دا بەزەم دڵی پێغەمبەر صلی الله عەقڵ و دڵی یەکەم بۆی وەری بگرێ دووەم بۆی لێ تێبگا سێم بۆی جێبەجێ بکە و کاری پێ بکە هی دووهەم بریتێ لە وحی کە خوا بە مرۆڤی داوە هەڵبەتە ئێمە بەراورد ناکەین لە نێوانی عەقڵ و وحیدا کامیان گرنگتر ئەوانە هەر کامیشیان لەلایەنی خۆیەوە گرنگە ئەگەر نا حساب بێتە سەر ئەوەی کامیان بەسەر کامیاندا زاڵ دەکەی ئەوە پرسیارە هەر ناکرێت ئینسانی ئیماندار و پرسیارە ناکە زانیاری خوا
لەگەڵ تۆزە زانیاری کە بە مرۆڤ درراوە دەگونجێ بخرێن تەرازوێکەوە بە تاکید نەخێر بێ سنوور و سنووردار ڕەها و سنووردار هەرگیز پێکەوە ناخرێن تەرازویەکەوە بەڵام کە بینە سەر ئەوەی کە ئەرچی عەقڵ چیەوە گرنگی عەقڵ چیەوە گرنگی وەحی چییە ئەلێرەدا بەراورد دەکرێت گەرنا لە کاتێک کە بەرزونیزمیان مفاضلیان لە بەیندا بکەین بە تاکید وحی لە زانیاری بێ سنووری خوا بەسەر چاوی گرتووە هەروەها بێڕای عەقڵ و وەحی پێنج هەستەکانیشان کە پێنج هەستەکان زیاتر لە خزمەتی عەقڵدان عەقڵ بۆ هۆی ئەوانەوە زانیاریەکان کۆ دەکاتەوە بیسراوەکان بینراوەکان تامکراوەکان بۆنکراوەکان دەست لێدراوەکان کۆ دەکاتەوە وەکو کەرەسێ دەخاتە بەردەستی عەقڵ و هەروەها مرۆڤ شتێکی دیشی هەیە کە لە قورئان دەهاتووە فطرة الله التي فطر الناس عليها فطرة كل مولود يولد على الفطرة فطرة واتأو ناخو زكماكو سروشتي كخوا مروفي لسر خلقاندو أوش دیسان زۆر جار ڕێنمایی ئینسان دەکات ئێستا تۆ دەبینی زۆر خەڵکی ناموسڵمان ئیسلامیشی پێ نەگەیشتووە بەڵام بە حکمی عەقڵی سەلیم و فیتڕەتی خۆیان زۆرشتی باش دەکەن ئەوە چییە ئەوە گوێیان گرتو بۆ دەنجی عەقڵی سەلیم و گوێیان گرتو بۆ دەنجی ناخ و زکماکی خۆیان بەڵام ئایا عەقڵ و فیتڕەت بەشی ئەوە دەکەن مرۆڤ شتەکانی هەم پێ بزانین نەخێر بۆیە وحی خوا سبحانه وتعالى تدخل دەکەم لە کتێبەکانی خۆمدا بە تەفسیل باسم کردووە کە سنوورەکانی سنووری پێنج دەستەکان تاکوێیە فیتڕەت تاکوێیە عەقڵ تاکوێیە وەحیش بەهەمان شێوە زانیاری مرۆڤ بەقەدەر ئەوەی کە لە وەحی هاتووە بەڵێ بەتاکید وایە ئەنجا ئەوی دیش بەنسبەت تێگەیشتن لە واقع جامە بەستم ئەوە بوو مامۆستا پرسیارم لەوەیە کرد یعنی ئێستا جەماوەری موسڵمانان یان ئەوەی کە پێی دەگوترێت کۆمەڵگەی موسڵمان کەوتوتە ژێر کاریگەری ئەو پێشکەوتنە زانستی کە هەیە لێرەدا وەحی بە نادیدە دەژیرێ زیاتر کار لەسەر عەقڵ و هۆشی مرۆڤەکان دەکا و ئەوەی کە باس کرد ئەگەر بێت ئەو هاوسەنجە نەمێنێ ئەوە کۆمەلگا بۆ شێوازی لێ دەکە ئێستا بەشێک لە کۆمەلگاکان وەی لێ هاتووە بەڵێ مامۆستا محەممەد هۆکاری سەرەکی بۆ ئەوە کە مرۆڤایەتی وەحی خوای لەبەر چاو ببێزرێ لەبەر چاوی بکەوێ لەبەر چاوی ناشیرین بێ بریتێ لەوکم لە مۆسوعی ئیمان و ئیلحاد دەباسم کردووە تەفسیل سەرگوزشتەی سەرهەڵدانی ئیلحاد لە ڕۆژ ئاوا تەفسیل باسم کردووە کە لەکوێوە هات ئەوە کە وەحی خوا پەیامی خوا کتێبی خوا نادی دەبژێرێ تەواو وردەکاری زۆری هەیە بەڵام کورتەکەی ئەوەیە کە ئەوانە دەستکاری وەحی خۆیان کرد کتێبەکانی خۆیان گۆڕین وەکو بە نەسی ئایا خوا دەفەرمی يحرفون الكلمة عن مواضعه يحرفون الكلمة من بعد مواضعه هەروەها ونسوا حظا مما ذكروا به هەم گۆڕیان دەستکاریان کرد هەم لە بیریان چوو و هەندێکی بۆ گۆڕیان بۆی لەگەڵ ئارەزوەکانی واندا بگونجێ بۆی لەگەڵ بەرژەوەندێ ناشەریەکانی واندا بگونجێ لە ئەنجامی دەستکاریکردنی وەحی خوای پەروەردگاردا ئەو وەحی وای لێدێ لەگەڵ عەقڵ و فیتڕەت و لەگەڵ واقع و لەگەڵ عیلمدا ناگونجێ ئێستا تۆ گەر تەماشای هۆڵی بووک بکەی بە هەردوو بەشی پەیمانی کۆن و پەیمانی نوێ کە پەیمانی کۆن هەندێک کەس وازانێت بەس تەوراتە نا خۆ تەورات پێنج سیفرەکەیە سیفرەکانی تەکوین و خوڕوج و لاویون و تەثنیە و عەدەد ئەو پێنج سیفرە تەوراتن کە خوا بۆ موسای ناردوون عەلەیهی سەڵات وسەلام هیچ دەستکاری کراون ئەو سی و چوار سیفرەکەی دیکە ئەوە بە هەمویان پەیمانی کۆن پێک دێنن کە ئەوان ڕاستەخۆ بۆ موسا نەهاتوون بەڵکو بۆ داود و سولەیمان و حیسقیال و تا کۆتایی پەیمانی نوێژ خوا لە ئەسڵدایەک ئینجیلی بۆ عیسا ناردووە عەلەیهی سەڵات وسەلام کە ئینجیلی بەڕنابا هەیە ئێستا بەڵام نەسڕانیەکان دانی پێدا ناهێنن زۆر پێدەچێ ئەو ئینجیل لە هەمویان ئەسڵتر بێ لەوێدا باسی وەحدانیەتی خوا دەکا من لەلامە ئینجیلی بەڕنابا و ئینجیلی بەڕنابا ڕێک باسی عیسا دەکا عەلەیهی سەڵات وسەلام کە بە کڵاو ڕۆژەدا بە جەستە و ڕوحەوە سەرخراوە و دوایی یەهودای ئەسخەریوطی لە جیاتی عیسا وەکو ئاەتەکە دەفەرمێ وما قتلوه وما صلبوه ولكن شبه له بەڵکو وێنەی عیسایان بۆ برایە سەر یەکێکی دیکە ئەو یەهودای ئەسخەریوطی کە زۆر لە زانیان دەڵێن ئەو بووە ویشایەی کرد واتە خەبەری لێدا لە بەرامبەری چەند درەمێکی زیودا کە ڕۆمەکان دایانێ وێنەی عیسا برایە سەر یەهودا عیساش بەرز کرایەوە بە کڵاو ڕۆژنەدا ئەو ژوورەی کە تێیدا بوون
دوایی حەواریەکان تەماشایان کرد ڕێک عیسایە وتیان معلم مامۆستا کوتی بابە من یەهودام عیسا چاوتان لەنەو بەرز بوو وتیان نەتۆ هەیوە نێتۆ وێنە بەرحەڵ لیاند بۆیە خوای تعالی دەفەرمێ ئین الذین اختلفوا فیه لفی شک من تێدا لە گوماندان جا مەبەستم خوا ئینجیلێکی ناردووە بەڵام ئێستا نەسڕانیەکان سوار ئینجیلیان بەڕەسمی هەن ئینجیلەکانی مەتتا یۆحەنا مەرقوس لۆقا و ڕیسالەکانی نامەکانی بۆڵسیش و هەندێشتی دیکەش هەن هەموویان پەیمانی نوێیان پێ دەڵێن جا دوای ئەوەی وحی خوا و کتێبەکانی خوا ئاوا گۆڕدران لەگەڵ عیلمدا ناگونجێن لەگەڵ عەقڵدا ناگونجێن لەگەڵ بەرژەوەندی خەڵکدا ناگونجێ شتی سەیر و بێمەعنایان تێدایە بۆیە خەڵک لیان کەوتە گومانەوە لە هەموو شتیشان کەوتە گومانەوە بەڵکو ئێستا لە ئەوروپا لە ڕۆژاوا تەوژمێکێ دەڵێ ئەسڵان هەر موسا و عیساش پێغەمبەر نەبوون هەندێک هەر نوکۆڵی دەکەن هەر لەوەی کە موسا و عیسا بوو بن کە تەمەنەوە شتێکی زۆر لە هەموو کتێب مێژوویەکاندا هەیە ئەمە بەستم ئەوەیە کە لەبەر چاوکەوتنی وحی خوا دوای گۆڕدران و دەستکاریکرانی بوو ئەوە یەک دوو هەر ئەو وحیەش کە خوا بۆ موسای نارد بوو سەڵات و سەلامی خوا لەسەر موسا دوای بۆ عیسای نارد بوو پێش عیسا بۆ داودی نارد بوو هەروەها بۆ سولەیمان و پێغەمبەرانی دیکە ئەو وحیەی ئەو کاتە خۆ بۆ ئێستا نەنێردراوە بۆیە ئەگەر لەگەڵ واقعی مرۆڤی ئێستادا نەگونجێ لەگەڵ واقعی ژیانی ئێستادا نەگونجێ قسووری و ناتەواوی لە وحیەکە نییە بەڵکو لەوەیە کە خوا ئەم وحی و پەیامەی بۆ خەڵکێکی دی و بۆ قۆناغێکی دی و بۆ ژینگەیەکی دیکە ناردووە ئەتۆ دەیهێنی تەطبیقی دەکەی بەسەر ئێرەدا ئەو شتێکی نامەنتیقی و نالۆژیکیە بۆیە ئەوە هیچ کە گۆڕی بوویان ئەگەر نەش گۆڕدرابە دیسان هەر پڕ بە پێسی ئەم واقعی ئێستا نەبوو هەر بۆیە لە سوورەتی ئالی عیمراندا ئەو زۆر جێی سەرنجە خوا دەفەرمەوەی أخذ الله من النبيين ميثاقهم لئن آتيتكم من كتاب وحكمة ثم جاءكم رسول مصدق لما معكم لتؤمنن به ولتنصرنه قال أأقررتم أخذتم على ذلكم إصري قالوا أقررنا قال فاشهدوا وأنا معكم من الشاهدين وإذ أخذ الله ميثاق النبيين لما آتيتكم من كتاب وحكمة خوا پەیمان لە پێغەمبەران وەرگرت هەموو پێغەمبەران پێش محەممەد سەڵات و سەلامی خوا لەسەر هەموویان بێ پەیمان لێ وەرگرتن خوا فەرمووی بە دڵنیایی من کتێب و حکمەتم بە ئێوە داوە لما آتيكم كتاب ثم جاءكم رسول مصدق لما معكم أجر پێغەمبەرێک هات وەتە پێغەمبەری کۆتایی کام پێغەمبەرەیە بەڕازدانەری هەموو بەرنامە و هەموو کتێبەکانە محەممەد عليه الصلاة والسلام پێغەمبەرێک هات بەڕازدانەری ئەو بوو کە بە ئێوەیە ئیمانی پێدێنن لە تؤمنون بێ و لە تەنسوڕ پشتیوانیشی دەکەن واتە خۆتان نا پێغەمبەرەکە ئەو کاتە نابن ئەم پەیمانە لە پێغەمبەران وەرگیراوە کە بە شوێنکەوتوەکانی خوایانی ڕابگەێنن جیل بە جیل پێیان ڕاگەیاندون دوای فەرمووی أأقررتم أخذتم على ذلكم إصرا دانتان پێدا هێنا و پەیمانی منتان وەرگرت قالوا أقررنا قال فاشهدوا وأنا معكم من الشاهدين هەموو پێغەمبەران عليهم الصلاة والسلام پەیمانیان لێ وەرگیراوە بە خەڵک و شوێنکەوتوەکانی خۆیان بڵێن دەبێ پێغەمبەری کۆتایی کە هات پەیامی ئەو پێغەمبەرەیە بۆ هەموو مرۆڤایەتی بە کەڵک دێ ئەوەی ئێمە تەنیا بۆ ئێوەیە عەشیرەتێک بوون قەومی عاد قەومی ثەمود قەومی شوعەیب قەومی فرعون قەومی لوط عەشیرەتێک و قەومێکی دیاریکراو بوون بەڵام پێغەمبەری کۆتایی کە تەمان ئەمە من لە تەفسیری سوورەتی ئەعراف دەباسم کردووە کە خوای تعالی دەفەرمێ يجدونه مكتوبا عندهم في التوراة والإنجيل كرت باسێکم کردووە کە لەکوێدا هەیە لە تەوراتدا ئێستاش هەیە ئەو ئێستاش پەیمانی کردووە هەموو گۆڕانش هەندێشتی تێدا هەیە کە بەس لەگەڵ پێغەمبەری خاتەم دەگونجێ هەروەها لە ئینجیلەکانیشدا هەیە جا ئەمە نەک تەنیا جوولەکە و نەسارا بۆچی بڕوان بە پێغەمبەر هێناوە عەلەیهی سەڵات وسەلام ئێستا بەردەوام ڕوای پێدێنن لەبەرەوە کە زانیوە پێغەمبەری کۆتایی بەڵکو لە ڕۆژهەڵاتی ئاسیا لەنێ بوذایی و کۆنفوشیۆسی و هیندۆسی ئەوانەشدا دەڵێن کاکە لە کتێبەکانی مەشدا هاتووە کە پێغەمبەرەیەکی کۆتایی دێ حسابی وایە و حاڵی وایە و سیفەتی وایە هەموو ئەوە یعنی خوای پەروەردگار هێشتوویەتەوە بۆی ئیقامەی حوجەی پێ بکا بەڵگەی پێتەواو کە لەسەر خەڵک و مرۆڤایەتی کەواتە لەو کاتەوە خەڵک چاوی لە وەحی هەڵەنگوت لەبەر چاوی کەوت مسڵمانانی ناحاڵی خۆمان ئەوەی کە ناحاڵیە کۆلکە عەلمانی و خەڵکی نەخوێندەوار و نەشارەزا ئەوانە
لا وەکو لاساکردنەوەی کوێرانە بە دوای ڕۆژ ئاوی ئەوروپایەکان دەکەون و بیستوتانە مەجاری واب لە کۆبوونەوەی تایبەتدا زارێ لە کۆبوونەوەیەکدا یەکێک لە بەرپرسەکانی ئەو حیزب ئەڵمانیانە گوتی ئەوروپایەکان وازیان لە دینەکان هێنا و پێشکەوتن ئەمەش تەکبیرێکی بکەین باشە تەقیما قسەکەی وای دەگەیان وتم ئەوە قیاسی کەشکێ لە مەشکێ هەلەوێ وتیان چۆن گوتم ئەوروپایەکان وازیان لە دینە تێک دراوەکەیان هێنا کە دژی عەقڵ و علم و دژی واقع و دژی ئەوە بوو بۆیە پێشکەوتن بەڵام ئێمە هەتا دەستمان بە دینەکەمانەوە بوو لە پێشەوە بووین کە دەستمان لێبەردا دواکەوتین لەگەڵ کابرای موناقەشەم دەکەم مامۆستا خەڵک چوە سەرمانگ و ئێمەش ئێستاش ئاواجاکم خۆ تۆ لە مێژە کافر بووی بۆ نەچوێ سەرمانگ ئەگەر خەڵک بە کوفر چۆتە سەرمانگ خۆ تۆ لە مێژە بێ بڕوایی دەبێت تۆ ئێستا لەسەر مەریخیش بای ڕاستە لەسەر مۆڵەتی جەنابی مامۆستای ناوڕێکی کورت وەردەگرین و بەردەوام دەبین خۆشەویستان دوای ناوبڕێک بەردەوام دەبین. دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان بەردەوامی دەدەن بە ئەڵقەی 37 لە بەرنامەی ڕۆشنایی. جەنابی مامۆستای جا من هێشتا نەگەیشتمە سەر تەوەرەی بابەتەکەم بەڵام ئەو بابەتم بەڕاستی لاگرنگ بوو. پرسیارێکە کە ئیشکالی بەرنامەکانی داهاتوون بۆ حەل دەکا ئەویش بابەتی جەماوەری موسڵمانانە کە تۆ زۆر بە باشی ڕوونت کردوتەوە کە مەبەستت لە جەماوەری موسڵمانان چییە و بە تایبەتیش ئەوەی کە لە تەرازووی شەرعت داوە بەشێ دەگوترێ بە تایبەت ئێمە گرفتمان هەیە لەسەر ناو و ناونیشان کە زۆر جار پەرتەوازە بوونمان لەسەر ناو و ناونیشانەکانە چۆن ئەم بابەتەم بۆ ڕۆشن دەکەیەوە. بەڵێ من لە کتێبی دووەمی بیرکردنەوەی ئیسلامی لە نێوان وحی واقعدا کە ناونیشانەکەی لای تۆ هەیە کە بشمبورە بیرکردنەوەی ئیسلامی لە نێوان وحی واقع بەکاردێنی لە زیاتی هیزری ئیسلامی کە ئەوە شڕون کردوتەوە بۆ ناڵم دەڵم بیرکردنەوە چونکە الفکر الئیسلامی وحیشی دەکەوێتە نێو کە دەگوتری فکری ئیسلامی بیری ئیسلامی هزری ئیسلامی وحیشی دەکەوێتە نێو بەڵام لە ڕاستیدا دەیبڕێ بیرکردنەوەی ئیسلامی چونکە وەختێک وحی دەکەوێتە نێو مەجالی مشتمڕ تێدا نامێنێت یعنی خوای پەروەردگار کە لە شتێکدا نوختە خستە سەرپیت مەجالی ئەوی تێدا نەماوە بۆ مسلمانان وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم ومن يعص الله ورسوله فقد ضل ضلالا مبينا. هیچ پیاوێکی بڕوادار و ئافرەتێکی بڕوادار بۆیان نییە کە خوا پێغەمبەری خوا بڕیاریشیاندا سەرپشک بن و هەر کەسێ سەرپێچی خوا پێغەمبەری خوا بکە بە گومڕابوونێکی ئاشکرا گومڕابووە بۆیە وام گوتووە جا بەنسبەت زاراوەی جەماوەری موسڵمانان یا زۆرینەی موسڵمانان یا ئاپۆرایی موسڵمانان دەگونجی ئەوانە هەووی بەکاربهێنرێن من واتە بە عەرەبی دەبێتە چی دەبێتە جەمهەڕەت الموسلیمین ئەکتەڕیەت الموسلیمین ئەوانە بۆچی ئەو زاراوان پێش چاترە لە وشەی ئەهلی سونە جارێ وشەی ئەهل السنە یا ئەهل السنەتی وەلجەماعە ئەمە زاراوەیەکی مێژوویە واتە مسلمانە خواندان هێناوە ئەگەرنا وشەی سنت لە قورئان داهاتوو بەڵام بە معنای یاسای خوا سنة الله في الذين خلوا من قبل قد خلت من قبلكم السنن وبيغمبرش صلى الله عليه وآله وسلم كبكاري هنا وكل ربازي خوي بكاري هنا فعليكم بسنتي وتربازي من بقرن والسنة الخلفاء الراشدين المهديين من بعد عضوا عليها بالنواجذ والربازي بيغم جينشين سر سرين ما يكرا وكان دداني لسروا بقرن بري مدن اي باشا سنتي بيغمبر صلى الله عليه وسلم يعني روشوني او اي سنة خلفاء الراشدين اواني سنتي يعني هي ما بس ليردا لو شيء سنة ما نافقية كينية بلكو معنا زاراوية كينية كمسلمان البكاريين بلكو السنة يعني الربازي من لسنة حكم راني دا والربازي خليفة الراشدة كان اگر ناخو هاولان خواليان رازي بيه هميان لسر ربازي پیغمبر بون عليه الصلاة والسلام لدينداري وطاعت دا بلام لحكم راني دا چی بدوای پیغمبر کەوتۆ صلی الله علیه و سلم ئەوانی حکمڕان بوون خەلیفە ڕاشیدەکان ئەوانیش بەتایبەت چوار خەلیفە ڕاشیدەکە ڕزا و ڕەحمەتی خوان لێ ئەو بەکر و عومەر و عوثمان و عەلی خوالیان ڕازی بێ بۆیە من وای بەڕاز دەزانم ئەگەر مسلمانان خۆ بەوە ڕابێنن ئەلبەتە من ئاوا جار دەستکاری هێندێک لە زارا و شت دەکەم
بۆیە جاری کەس باسم کردو مەسەن وشەی فرەژنی کە بەکار دێنرێت لە وڵاتی ئێمەدا شتێکی بێمەعنایە چەند ژنی چونکە چەند بۆ شتێکە بژمێردرێت 1 2 3 کابرا دەڵە کتێب بۆیە دەڵە چەند کتێب ئەگەر بزانێت دەژمێردرێت دەڵێ 4 5 10 ئەگەر نەژمێردرێ کابرا ناڵێ ئەوە دەڵە زۆر فرە فرەژنی لە ئەوروپایە لەنێ مسلماناندا تا سواران ڕەوایە جاوز زۆرشی کەس دەبێت دەستکاری بکرێت یا لەش فرۆشی لەش فرۆشی قسێکی بێمەعنایە یا لەشکڕ و لەش فرۆش چی و زاراوانە بۆ مە تیجارەتمان داناوە زینا و تەواو داوێن پیسی یعنی ئەو شانە بۆ بەکارێنە ئەو شانە هەژمون و کاریگەری گوناحەکان لەسەر عەقڵ و دڵی خەڵک سووک دەکا ئەجاوە کاکە خۆ ئەو ئەفرەتە خۆ لەشی خۆی فرۆشتووە ئەو پیاوەجا خۆ هەر لەشی کڕیوە زینای کردووە زینا ئەو گوناحە گەورەیە هەروە وشەی دیکەشەن دەبێت من بە دەری کابرا دەڵ هەر وشەیە کە بزانم پێویستە ڕاست بکرێتەوە تعدیل بکرێت تعدیلی دەکەم یەکێکی دیکە لەوانە مەسەلەن ئەم نامیلکەیەکم هەیە سیاسەتی ئیسلامی نەک ئیسلامی سیاسی ئیسلامی سیاسی وا بوو ئیسلامی سیاسی واش ئیسلام یەک ئیسلامە وەڕەضیت لەکم الئیسلام دین یەک ئیسلامە بڵێ سیاسەتی ئیسلامی ئابووری ئیسلامی ئەخلاقی ئیسلامی عیبادەتی ئیسلامی بیرکردنەوەی ئیسلامی ئەما سیاسەتی وەڵا ئیسلامی سیاسی زیادەبی ئیسلامی ئەخلاقیشمان نەبێ ئیسلامی پەروەردەیش و ئیسلامی پەرستشی و ئیسلامی تەزکیە نا ئەوە دەبێت ڕاست بکرێنەوە جا مەبەستم لێرەدا حەقیقەت ئەگەر ئێمە بڵێن زۆرینەی موسڵمانان جەماوەری موسڵمان ئەوە ڕێکتر دەردەچێت بۆچی ئێستا تۆ تەماشا بکە کە دەڵێ ئەهلی سوننە هەموو ئەوانە ئێستا حکمڕانن لە وڵاتانی مسلمان نشیندا هەمووی بە حساب سنین منە جگە لە زەیدیەکان و شیعی 12 ئیمامی و نوسەیریەکان لە سووریا ئەوی دیکە بوو بە حساب ئەهلی سونەت و جەماعەتن جا ئەهلی سونەت و جەماعەتن سی لە کوێ ئیسلامەتیدا تا لە کوێ ئەهلی سونەت و جەماعەتدا هەروەها ئەوانەی کەندا و زۆری دیکە حکمڕانی بنەماڵەی و میراتی لە کوێ ئیسلامدایە لە کوێ ئەهلی سونەت و جەماعەتدایە پێغەمبەری خاتم صلى الله عليه وآله وسلم فرميتي الخلافة بعد 30 سنة ثم يؤتي الله ملكه من يشاء جێنشینایەتی من 30 ساڵ بڕدەکا دوای خوا حکمڕانی و مڵک دەدا بە هەر کەسێک کە بێوێ لە دوای خەلیفەی چوارەم و عەلی کوڕی ئەبی تاڵیب بوو بە ملوکیەت بوو بە پاشایەتی میراتی و بنەماڵەی لە معاویە و دەستی پێکرد چاو 2 ساڵ و چەند مانگەکەی ئەبوو بەکر 10 ساڵ و چەند مانگەکەی عومەر 12 ساڵەکەی عوثمان لەگەڵ 4-5 ساڵەکەی عەلی هەمووی دەکات 30 ساڵ لەگەڵ 6 مانگەکەی حەسەنی کوڕی عەلیش خوا لە هەمووان ڕازی بێ دەکات 30 ساڵ واتە ئەوەی کە بەو شێوەی کە پێغەمبەر سۆسم دایناوە حکمڕانی مسلمانان دەکرێت ئەو 30 ساڵە دوایی لەبەرەوەی هەژمونی وڵاتان لەسەر مسلمانان زۆر بە قوت بۆ چۆن ئێستا دەکەون ژێر کاریگەری لیبرالیزم و سیکۆلاریزم و پێشتر سۆسیالیزم و کۆمۆنیزم و ئەوانە ئێستاش ئەو کاتەش کەوتنە ژێر کاریگەری حکمڕانی کە باو بوو لە دنیادا هێڕەقلێک دەڕۆی هێڕەقلێک دەهات لە ڕۆم لە فارس کیسرایەک دەڕۆی کیسرایەک دەهات لە ئەقباڵ هەروە ئەوی دیکە هەروە ئەوی دیکە هەروە مسلمان پێیان جا مادەم لە دنیادا هەموو ئەمەش ڕوا بکەین بۆیە کاتێک معاوی کوڕی ئەبو سوفیان یەزیدی کوڕی بە زۆر کە جارێ 5 ساڵ پێشەوەی کۆچی دوای بکە وەکو الذهبی لە سیر و ئەعلام النوبەلادا هێناوێتی 5 ساڵ پێشەوەی بۆ خۆی بمرێ بە زۆر بەیعەتی بۆ یەزید وەرگرت عەبدوڕەحمانی کوڕی ئەبوبەکری سەدیق خوا لە خۆی بابی ڕازی بێ گوتی ئەهێڕەقلیەة كلما ذهب هرقل جاء هرقل بۆ هێڕەقلایەتیە هێڕەقلێک ڕۆیەکی دیکە بێتە جێی واتە حکم میراتی بنەماڵی نییە لە ئیسلامدا بەڵام معاویە ئەو ڕەنگەی ڕشت خوا لێی خۆش بێ ئەو ڕەنگەی ڕشت لە نێو موسڵماناندا دیارە هاوڵی پێغەمبەر مەسڵ حورمەت و پێگەی پارێزراوە بەڵام ڕەنگێکی خراپی ڕشت کە ئێستاش لەگەڵ لای موسڵمانان بەدەستێ و گرفتارن جا مەبەستم کە دەڵێی سونی یا ئەهلی سونە هەموو ئەوانە دەگرێتەوە هەر بڵین زۆربەی مسلمانان ئەمما کەمینەی مسلمانان شیعان کەمینەیەکیان شیعی 12 ئیمامی بە زۆری دوای هندێکیان شیعی زەیدین و هندێکیان ئیباضین هندێکیان
ئیدی کان کە دیارە ئیباڵدەکانی شەرخوان لە بازەی ئەهلی سونەتدا دەبینەوە زەیدەکانی زۆر خۆیان لە بازەی ئەهلی سونەتدا دەبینەوە یعنی من ناڵێم دروست نییە بڵگوتر ئەهلی سونەت بەڵام من پێم وایە کە بگوترە جەماوەری مسلمانان زۆربەی مسلمانان ئەوە ڕێکتر دێتەوە لەگەڵ واقعدا نەک بە واتایەکە وڵا کاکەوان ئەهلی سنەن واتە بە دوای سنەتی پێغمبەر کەوتون سڵسم جا سنەتی پێغمبەر کوا حکم میراتی بن ماڵی تێدایە سنەتی پێغمبەر کا حکمی عسکەرتاری تێدایە وەکو سیسی دەیکا و وەکو فلان دەیکا وەکو فیسار دەیکا کوا تێدایە تێدا نییە بۆی بڵێ زۆرینەی مسلمانان زۆربەی مسلمانان زۆر باش جەنابی مامۆستای بێمە سەر بابەتی کۆبوونەوە و پەرتەوازە نەبوون جا بوو چونە نێو دەواازەی ئەم پرسیارانە دەپرسم فەرمانی خوا سوبحانەهو وەتەعالە لەسەر ئەم بابەتە لەسەر کۆبوونەوە و پەرتەوازە نەبوون چییە بۆ مرۆڤ بەگشتی خی پەروەردگار پەیامەکانی خۆی ناردوون بۆ ئەوە کە خەڵک کۆ بکەنەوە و لە پەرتەوازەی و پەڕاگەندەی دەربازیان کەن گومانی تێدانە هەموو پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام خەڵکیان بان کردەوە بۆ برایەتی بۆ تەبایی بۆ یەکدی خۆشویستن بۆ پێکەوە هاوکار بوون بۆ دەستبار بۆ یەکدی گرتن تەماشای هەموو پەیامی هەموو پێغەمبەران کە عەلەیهیمو سەڵات وسەلام هەروایە ئەوانەی کە خوا بەسەرهاتەکانی لە قورئاندا بۆ جێڕاوینەوە ئەگەر بگەڕێنەوە بۆ دەقەکان یعنی دەیان دەقمان واتە ئاەتی قورئان هەروەها دقی سنتمان هەن لەو بارە بۆ وێنە خی پرگار دەفەرمێ إن هذه أمتكم أمة واحدة وأنا ربكم فاعبدون هروها ولا سورة أنبياء لا سورة مؤمنون هذا فرمي وإن هذه أمتكم أمة واحدة وأنا ربكم فاتقون أم كوملي أو يكوملا كباسي جماري لفي غمبران ذاك عليهم الصلاة والسلام وات أو كوملي أو خلقي كفي غمبران سر قافلي بون يكوملا هروها أخوات فرمي واعتصموا بحبله جميعا ولا تفرقوا هروها أخوات فرمي ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم واصبروا إن الله مع الصابرين زور شوێنی دێکەدا و پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام زۆر داکۆشی کردووە لەسەر یەکبووی مسلمانان پێکەوە بوونیان پێکەوە هاوکار بوونیان وێنەیەکمان بۆ دێنەوە جاری دیکەش هەر باسمان کردووە لە ئاڵلقەکانی پێشوودا کە دەفەرمێ مەثل المؤمنین في توادهم وتراحمهم وتعاطفهم كجسد واحد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى أما لصحيح بخاري مسلم داته ويني مسلمانان ليكدي خوش ويستنو بزي بيكدي دهات نوو پەرۆشی یەکدیبوونیان وەکو جەستەیەک وایە ئەگەر ئەندامێکی ئازارێکی هەبێ هەموو ئەندامەکان لێ دەژێڕنەوە بەشداری دەکەن بەچی بە شەونخۆنی و بە تاهلی هاتن ئەوسان دانێکی بێشێ ئارامی نامێنێ و هەموو ئەندامەکان لەگەڵ ئەو دەدانە هێشاوەدا ئەوانیش بەشدار دەبن هەروە چاوی بێشە هەر ئەندامێکی مسلمانان دەبێ وابن هەست بە ئازار یەکدی بکەن و دەبێ بەتەنگ یەکدیەوە بن و پێکەوە هاوکار بێ ئێستا ئەندامەکانی جەستەی مرۆڤێک دەست نبینی دژی چاو بێ وەگە دژی چاو بێ کابرا هەموو خەڵک چاوی خۆشی وێر دەکەن دەری دێنە یا دەست نبینی دژی گوێ بێ مەسەلەن یا لاق دژی مەسەن دەست بێ هەموو پێکەوە هاوکارن کابرا کە دەڕوا مەسەلەن تۆشە ئەو هاوسەنجێکە پێ هەڵدێنە دەستێ بۆ لاوە دەچێ ئەو پێەکەی دیکە دەستەکەی دیکە زۆر بە هاوگەنا ئەگە هەر لایەکی بڕوا دەکەوێ یعنی مەبەستمەوەی هەموو ئەندامەکان جا نەکرد ئەندامە ڕواڵەتەکەن ئەندامە دەرونیەکانیش جگەر ڕۆڵێک دەبێن لە جەستەدا دڵ خوێندا بەش دەکات جگەر مەخزن و شوێنی دروستکردنی کۆمەڵێک شتە سیەکان هەوای پاک وەردەگرن هەوای پیس دەدەنەوە کۆ ئەندامی هەرس ئەو خواردەی دەیخۆی هەرسی دەکا و دەیکاتە خوێن دەیداتە دڵ و بۆ خانەکانی دەنێرێ هەموو ئەندامەکان هەموو هاوکاری یەکدین مسلمانان یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم لێرە کە مسلمانان دەچوێنێ بە جەستەیەکەوە کە جەسەدین واحد زۆر وێت شواندن و تەشبیهێکی زۆر پڕ بە پێستە دەبێت مسلمانان ئاوا بن پێکەوە بۆی ئەسڵ لە مسلمانەتیدا وەکومە لە کتێبی ئیسلام و مسلمانەتی و کاری ئیسلامی لە بەڕۆژنای قورئان و سونەتدا هەروە لە کتێبی مسلمانی ڕاست و ساقچەیە کە پێشتر قسەمان لە ئاڵلقەکانی کرد لە هەموو کتێبەکاندا زۆرم باس کردەوە کە ئەسڵ لە مسلمانەتیدا بریتە لە وحدەت و پێکەوە بوون و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وێنەیەکی دیکەی زۆر کاریگەری هێناوەتەوە کە زۆر سەرنجڕاکێشە کە دەفەرمێ یەد الله عەلە الجەماعە
صيغيش ديكهات يد الله مع الجماعة هروها بصيغيش عليكم بالجماعة ئێوە دەستی خوا لەگەڵ کۆمەڵدایە دەستی خوا لەسەر کۆمەڵەوەیە ئێوە کۆمەڵی مسلمانان بگرن کۆمەڵ ینی ئەم کۆمەڵی دادگەری ئێمە نایە کۆمەڵی مسلمانان بگرن دوایی دەفەرمێ إنما يأكل الذئب من الغنم القاصية گورگ ئەو مەڕە دەخوا کە دوور کەوتوێتەوە ئەمە لە زمانی عەرەبیدا دەڵێن القاصية صفة موصوف محذوف وەرە زانێ دەست بۆ غەنەمەکە دەچێتەوە نا إنما يأكل الذئب من الغنم گورگ لە ڕانەمەڕ زەفەر دەبا بە چی القاصية يعني الشاة القاصية الشاة القاصية زەفەر دەبا بە مەڕێکی دابڕاو کە مەڕەکەدا دەبڕێ لە ڕانەکە گورگ خۆی بۆدا دەنووسێنە یاخو پڵنگە شێرە و پڕی دەداتێ ئەوانە کەواتە موسڵمان نابێ داببڕێ بە هیچ بیان و پاساوێک مسلمان نابێ داببڕێ مسلمان دەبێت لەگەڵ مسلمانان دابێ ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين يعني مەگەر بگەڕێین بۆ بەڵگەکانی وحدەت و یەکڕیزی و لە قورئان و سونە دا هەر ئەسڵ لێ نابینەوە من کۆتا قسەم لەو بارەوە ئەوەی کە هەر ئاەتی پێنجی سوورەتی الفاتحە إياك نعبد وإياك نستعين ئەمە هەم بەڵگەی تەوحید و خوا بە یەکگرتن و تەنیا خواپەرستنە هەم بەڵگەی یەکڕیزی و وحدەت و یەکبوونیشە إياك نعبد خۆت نوێژ عیبادەتێکی زۆر تاکییە وانە بەڵام ئەو نوێژکەرە دەڵێ هەر تۆ دەپەرستین هەمومان ناڵێ ئیاکە ئەعبود و واش بڵێ ئەگە قورئان نەبە واش بڵێ دروستە بڵێ خوارە تۆ دەپەرستم بەڵام ئیاکە نەعبود و هەمومان بەس تۆ دەپەرستین کەواتە پەرستراوەتی خوا سوبحانە وتەعالا دەبێ هەر ئەو بە پەرستراو بگیرێ و پاشان مسلمانان هەمووشیان پێکەوە بەندایەتی بۆ خوا بکەن و خوا بەپەرستن و بە هەمویان پێکەوە بە دوای پێغەمبەر کۆن عەلەیهی سەڵات وسەلام و مسلمانان کاتێک پێکەوە بەندایەتی بۆ خوا دەکەن و کاتێک بەیەکەوە پەیڕەوی لە پێغەمبەر دەکەن عەلەیهی سەڵات وسەلام ئەو جار لە ئاستی پێویستی بەڕێوەبردنی دینەکەیاندا دەبن ئەگەر کەس لە مەڕی کەس نەخێوێ و کەس بەڕبەی کەس نەپێوێ و کەس ئاور لە کەس نەداتەوە یاخود مسلمانە خۆیان دابڕکەن دابڕ مەسەڵەن هیچێک دێنێ جا کۆمەڵە قوتابیش توێ لە خۆی کۆ دەکات و کاکارم لە ئیسلام حاڵی بۆم گوێ بۆ کەسی دیکە مەگرن لەکوێ تێنە ئەوی دیکە نا مزگەوتێک دروست دەکا کاکە وەرن مزگەوتەکەی ئێمە هەر لێرە خەڵک دەچێتە باشتێ ئەدی لە مزگەوتەکانیکەوە چی ئەوەی بە تۆ گوت تۆ وەکیلی خوای یان ئەوانە نابێت سەڵاویان لێ بکرێ ئەوە ئەهلی بیدعان تۆ چی زەحمەت نەبێ گەورەترین بیدعات تۆ داتێناوە کە سەڵامکردن لە مسلمانان قەدەغە دەکەی لە حاڵێکدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێتی وأن تسلم على من عرفت ومن لم تعرف سەڵاو بکەی لە کەسێک کە دەیناسی و لە کەسێک کە نایناسی و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە چوو بۆ مەدینە وەکو عەبدوڵڵای کوڕی سەلام دەجێڕێت یەکەم شت کە گوێم لێ بوو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەیفەرموو أفشوا السلام وصلوا الأرحام صلوا بالليل والناس نيام تدخل الجنة بسلام صلاة كذن بلاو كنوا بيودي خزماتي بجينا وكاتك خلق خوتون نيوش بكن شو نيوش بكن بسلامتي لسنا بهشت صلاة بخوايا ما بسم أو بعقلي جسكا وبدري جسكا بو بازنا بشو كان مسلمان دادا برين جاء بو دمار جيريا قلنا أخوي استاي شيء بوي هيبله أي بو كومالي دادگەری هەیە و یەکگرتووی ئیسلامی هەیە و جا من ڕێک دەمیز ئەو فڵان ڕێکخراوەی ئیسلامی هەیە و فڵان ڕێکخراوەی شعیبی هەیە ئەو تەعامل لەگەڵ واقع ئەو شکالە چۆن جواب دەرێتەوە کە من هەر دەمیز پرسیار کەم ڕەنگە یەکێکی بڵێ ئەوە دابڕ ئێوە ناو نیشانێک هەیە و هەیە چۆن بەڵێ کاتێک کە کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی فڵان ڕێکخراوی ئیسلامی بێنێ خەڵکەکە تەنیا لە خۆی شەتەکدا بە خۆیانە ببەستێ و دەمارگیریان بۆ دروستکە و بڵێ هەر ئێمە لەسەر حەقین و ڕاست و چەپ بەسەر خەڵکی دیکەدا بێنێ ئەوە ناشەرعیە بەڵام قەت لە منت بیستۆ بەڵام هەر کۆمەڵی دادگەری من قسە دەکەم زۆر وتار دەدەم یعنی بەدەگمەن مەگەر پێویست کاگەنە ناوی کۆمەڵی دادگەری هەر نایانینم ئاەتی خوا دەخوێن و فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه و سلم و من ڕووم لە هەموو مسلمانانە ڕوون لە تەنیا لە خەڵکی
کۆمەڵ نییە یا لێگرتو یا لە عەمر و لە زەید و ڕوو لە موسڵمانان دەکەم، ئەمە ڕوو لە حیزب عەلمانیەکان دەکەم، ڕوو لە هەموو خەڵک دەکەم کە لەم وڵاتەدان. پێغەمبەری خوا وا بوو عەلەیهی سەڵات وسەلام، خوا پێغەمبەری ناردووە ڕەحمەت بێ بۆ هەموو جیهانیان، وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین، نەیفەرمووە ڕەحمەتەن للمسلمین، چ جای بفەرمێ ڕەحمەتەن للئەنصار والمهاجرین، وکەتە هاوڵانی و دووە بوون، نا للعالەمین. جا چ کارێکی ڕێکخراوی بکرێت، چه کارێکی حیزبی، چه هەر کارێک جارێک کابرا هیچ ناوێکیشی لەسەر نییە، ناوێکی لە خۆی ناوە و شێخێکە و کۆمەڵە قوتابی و ئەمما ئەوەندە دەمارگیرن، ئەوەندە داخراون، هیچ کەس بەقەدوان دەمارگیری داخراون، هەر حکمی کافربوون بەسەر خەڵکدا دابەشنەوە، نەقلیاتی بەهەشت و جەهەنەمیان داناوە. تۆ چی کاکە؟ زەحمانە بە تۆ سەری سیری ئیبنی پیوازەی چیە توی کردو بە وەکیلی خوا؟ چاوەکەم خوا دەفەرمێ ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. بڵێ من لە مسڵمانانم، نەگڵێ هەرە من مسڵمانم، ئەمن لە مسڵمانانم. بۆیە کاری ڕێکخراوەی و کاری حیزبی و کاری ڕێکخستن و ئەوانە لەبەر تۆ تەعامل لەگەڵ واقعدا دەکەی، بۆیە تۆ پێویست بەوە دەکا ناوێک لە خۆت بنی، تەعامل لەگەڵ واقعدا. تۆ هەر بڵێ مسڵمان دڵجا خەڵک هەم مسڵمانە کاکە، ئەتۆ زەحمانە بچنەوە مسڵمانێک کاکە من ئەو کۆمەڵە مسڵمانم کە لەنێو بازنەی کۆمەڵدا، لەنێو بازنەیە گرتوودم، لەنێو بازنەی فڵان ڕێکخراودەم، لە بازنە فلان دەستگادام، وایە؟ ئێ باشە تۆ ئەوەی بەڵێ دیارەکە تۆزان چۆنە تەعامل لەگەڵ بکە کاکە ئەوەش پەیڕەومە، ئەوەش کار و کردەوەمە، بەو شێوەیە مامەڵە دەکەم، ئەویش دەزانێت چۆنت مامەڵە لەگەڵدا بکە. کاتی خۆی خەڵکی مەگیرا بوو لەلایەنی پارتی وێچێتیەوە، گوتیان کاکە ئێوە چین بە حساب وان زانانی وەگەر بڵێن کۆمەڵ نین دەرباز دەبن، یا لە سەدەی بزوتنەوەدا گە بڵێن بزوتنەوە نین دەرباز دەبن، یان هیچ نین ئێمە درۆیان کرد بوو تەوان. وڵا بینیی تەمەڕەوانی کە هاتمەوە کاتی خۆی لە زیندانی ئەمریکایەکان هاتمەوە و تەکلیفم کرد لە پارتی وێچێتی، خەڵکەکان زۆر بەبەردە هەندێک مابوون و عاسێ ببوون. ڕۆژێک گوتم کاکە خەڵکو کەسیان هات وتانەوانی ئێمە مامەسە بۆ بەرتان نەداون، ئەویشتم وڵاوانە حاشیان کردن ئەمە کۆمەڵین ئەمە چیان لێ بکەین، گوتیان نا، گوتم بابا تۆ پسۆ لەگەڵ خۆیاندا قسە بکەن، دوای گوتیان وەرێ وەڵا وایان گوتووە بەس ئێستا دەڵێن پەشیمانین مادام کۆمەڵی بەردەبن دەبینەوە بە کۆمەڵ. یەکتم باشە جاوە دەبێت دووبارەمە لەگەڵ بەرپرسەکان قسە بکەینەوە. لەگەڵ بەرپرسێکی ئەم وڵاتە قسەم کرد، گوتم کاکە ئەوانە شەریکی ئێمەن، بەس لە ترسان وایان زانێک بڵێن کۆمەڵ نین ئاسانتر بەردەبن، نازانێ عاسیە دەبن. ئەویشتی توخوا مامەسە لێ هەنگەڕێ باسی سووا ساڵێکەش لێ بن، گوتم بۆ وەکتی وەڵای ئەمەدەم ترسنۆک بوون، ئەوانی کە کەوتیان کۆمەڵی بەرماندان، ئەوان لیان گەڕ بە بازی ئەو ترسنۆکی گوتم وەڵای بیکە خاتریمە و کەس و کاریان هاتەوەوان و بەریاندان. مەبەستم ئەوەی کە تۆ بۆ هەڵسوکەوت لەگەڵ واقعدا ناوێک لە خۆت دەنەی لەو چوارچێوەیە، ئەو کاتە خراپە ئەتۆ ئەو چوارچێوەی بکەیە بناغە بۆ دۆسایەتی و دوژمنایەتی موالات و معادات. ئەوی لەو بازنەیەدا بێ برامە خوشکمە ئەوی دیکە ئەوە جەهالەتە، ئەوە نەفامیە، ئەوە نەفامیە، چونکە لە سەردەمی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام کۆچکەران و پشتیوانان کێشەیەکیان کەوتە بەین کە لە سەحیح بوخاری موسلیم داهاتوو، دەڵێ پشتیوانەکە گوتی یا لە ئەنسار، پشتیوانەکان وەرن هاوکارم بن، کۆچکەرەکەش گوتی یا لە المهاجرین، کۆچکەرەکان وەرن پشتیوانم بن. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چی فەرموو؟ کە وشەی ئەنسار و مهاجرین دوو شەی قورئانین، فەرمووی ئەبی دەعوە الجاهلیەتی و ئەنە بەینە ئەظهوریکم، ئایا بانگەشەی نەفامی دەکەن ئەمیش لە نێوتاندام؟ یعنی دوو شەی قورئانیش بەکاربێنی، بەڵام بۆ مەبەستی خراپ بۆ مەبەستی گەلە کۆمەچێ لە دژیەکدی نەفامیە. جوێلی عەزیزەکەم چ جای ناوی کۆمەڵ و یەکگرت و ناوی سەلەفی و سۆفی و ناوی فان و فیسار و دام و دەستگا ئەوانە بێنی بەکاری بێنی بۆ ئەو خەڵک بە خۆ تۆشە تەکدەی و دەمارگیری بۆ دروستکەی و داخراوی کەی، نا بڵێ وەکو ئێمە دەڵێن لە هەموو کتێوەکانم تەماشاکە کاکە مە بەشێکی لە مسڵمانان کۆمەڵێکی لە مسڵمانان و ناڵێن لە خەڵک چاکترین، بەس دەمانێت خۆمان و خەڵک چاکترکەین. جا ئەوە ئەگەر بەبێ دەمارگیری و داخراوی بێ تۆ ناچاری دەبێت ناوێک ناو نیشانێک هەڵبگری بۆ تەعامل لەگەڵ واقعدا. ئەوەی کاری ڕێکخراوەی کاری حیزبی نەکا بۆ خۆر مسڵمان لە ماڵێ و بەڵاو کاتە ناتوانێت کارێکی منەظەم و ڕێکخراو بکە بۆ خۆت کاری خۆت دەکە هیچ ناود نین، هەر مسڵمانێکەوتەوە ئەوەش دەگونجێ. بەڵام ئەگەر تەماشای کاری پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وسەلام کاری ڕێکخراوی، کاری دەستەجەمی، کاری هەرەوەزی کردو، کاری منەظەم و ڕێک و پێچی کردووەکو لە کتێبی ئیسلام و مسڵمانەتی و کاری ئیسلامی لە ڕۆژنامەی قورئان و سونەدا بە تەفسیل باسم کرد. بەڵێ
جەنابی مامۆستا ئەمە بەشی یەکەم بوو لە تەوەرەی ئەم بابەتەمان کە کۆبوونەوە و پەرتەوازە نەبوون بوو. پشتیوان بەخوا لە ئەڵلقەی داهاتوو بەشی دووەمی ئەم بابەتە تەواو دەکەین و بە قوڵتر دەچینە نێو باسەکە. زۆر زۆر سپاس دەکەم جەنابی مامۆستا عەلی باپیر زانا و بیرمەند. سەلامەت بی. سپاس دەکەم. سپاسی تۆش و هاوکارانیشت دەکەم. زۆر سپاس بۆیە بەڕێز خۆشەویستان، سوپاسی هاوکاران دەکەم تا ئەڵلقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.